بەگومان میدیا بە هەرێک لە جۆرەکانی تەلەڤیزیۆن، ڕادیۆ، ڕۆژنامە و لە سەردەمی ئێستاشدا دیجیتاڵ میدیاکان بە سایتەکان و هەروە تۆڕۆکۆمەڵایەتیەکان ئەمانە هەمویان کاریگەریان لەسەر و لەسەر خەڵکی هەیە، چ بە شێوازێکی ئەرەنی چ بە شێوازێکی نەرێنی. لە ڕوانگەی ژینگە و هەروەها ئاژەڵەکێویەکان و پاراستنیان بەم شێوازەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە هۆشیاری بداتە هاوڵاتیان لەوەی کە ژینگە پارێزن و هەروەها ئاژەڵەکێویەکانیش لە ناوچوون پارێزن. ئێمە گفتوگۆ دەکەین لەسەر ڕۆڵی میدیا لە هۆشیاری ژینگەیی و پاراستنی ئاژەڵی کێوی بە میوانداری بەهێز فاروق شارەزای ژینگە و ئاژەڵی کێوی کە لە ستۆدیۆ لەگەڵماندا. زۆر بەخێوی کاک بەهێز. لە ئێستادا هۆشیاری خەڵکی کوردستان تا چەندێک هۆشیاریان هەیە لەبارەی پاراستنی ژینگە و هەروە ئاژەڵی کێویانەی کە لە سروشتی کوردستاندا هەیە؟ ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری بکەی کۆی کۆمەڵگاکە هۆشیاری ژینگەیی و هۆشیاریمان لەسەر ژیانی کێوی تا ئێستا لە ئاستی پێویستان نییە. ئەوەیش کاریگەری لەسەر بەتایبەتی ڕۆڵ و کاریگەری میدیاکانی شەبێت، چونکە هۆشیارەکە لە ناو کۆمەلگا نەبێت زۆر جار وا ئاکات میدیاکار ڕۆژنامە نووسیش بخاتە هەڵەوە. بۆیە هەتا ئێستا ئەگەر وەکو وەڵامی ئەو پرسیارە بڵێ تا ئێستا هۆشیارەکە لە ئاستی پێویستانە، بەڵام پێویستە کاری لەسەر بکرێ بۆ ئەوەی هۆشیارانە ترمامەڵە. بەڵێ جیهانی میدیا و ژینگە تا چەند وەکو ئەڵقەیەک پێکەوەن، تا چەند میدیا ڕۆڵی گەورە ئەبینێ لە پاراستنی ژینگەدا؟ ئێستا وای لێ هاتووە بەهۆی میدیا و بەتابەتی سۆشیال میدیاوە جیهان هەمووی ئاگای لە یەکتری و ڕووداوەکان بە خێرایی بڵاو بێتەوە، ڕووداوەکان بە خێرایی ئەگات بە بینەر و بە بیسەر. بۆیە بە دڵنیاییەوە میدیا ئەگەر لە چوارچێوەی کاری پیشەیی خۆیان ئیش بکات بە تایبەتی لە مەسەلەی ژینگە و ژیانی کێویە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر زۆر ئەرێنی و باش بگێڕێت. بەڵام بە بەرپرسیارانە ئێمە پێمان خۆش بێیاننا ژیانی کێوی ئێستا لە وڵاتی ئێمە پرسە، یعنی کە تۆ پرس بوو ئەبێ هەردەست و برد بۆ هەر بابەتێک لەسەر ژینگە و ژیانی کێوی پرسی لەسەر بکەیت، نەک بۆ نمونە شوێن ئەکاونتێکیان پەیجێک بکەویت کە هەواڵێک بە خێرایی بڵاوەکاتەوە تۆش ینی ئامانجەکەی تۆ خێرایی بێت لە بڵاوکردنەوەی هەواڵەکان، نەک ئامانجی تۆ مەسلەی پرسەکە بێت، مەسلەی خزمەتەکە بێت، مەسلەی ئەوە بێت کە خزمەتێک بە ژینگە و ژیانی کێوی بکەیت. بۆیە زۆر جاروە ئەکات کە میدیاکار بکەوێتە هەڵەوە. بۆیە ئەگەر لە چوارچێوەی خۆیان ئیش بکات پیشەیانە بە مەبەستی خزمەت بە ژینگە و ژیانی کێوی، میدیا و میدیاکار و ڕۆژنامە نووس ئەتوان ڕۆڵێکی زۆر زۆر باش و ئەرێنی ببینن و کاریگەریشان هەبێت لەسەر پاراستنی ژینگە و ژیانی کێوی. کاک بەهێز، سروشتی کوردستان هەم بە ژینگە و هەم بۆ ئاژەڵی کێویانەی کابوونی هەیە تایدا، پێویستە بە چ شێوازێک میدیا ڕۆڵی خۆی ببینێت و کاری لەسەر بکات بۆ ئەوەی کە هۆشیاری بڵاو بکاتەوە و پێویستە لە چ ڕوویەکە و زیاتر گرنگی پێبات؟ خۆی وەکو پێشتر ئاماژەم پێکرد هەتا ئێستا ژینگە و ژیانی کێوی لە وڵاتی ئێمە پرسە، لەبەرەوەی گرفتی تیاهەیە، لەبەرەوەی کێشەی لە نەک بڵێ لە وڵاتی ئێمە لە هەموو دنیا گرفتی تیا هەیە. بۆیە کە تۆ ینی پێویستە ئامانجی هەموو ڕاگەیاندکار و میدیاک و میدیاکار و ڕۆژنامە نووسەکان ئەوە بێ لە بڵاوکردنەوەی هەر راپۆرتێک، لە بڵاوکردنەوەی هەر بابەتێک ئامانجی سەرەکی لە بابەتەکە ئەوە بێ کە خزمەتێک بە ژینگە بکات، نەک ئەوەی کە ببی بە بارگرانی، ببی بە کێشەیەک بۆ سروشت و ژینگەکە. زۆر جار بۆ نمونە ئێمە ئەیبینین ینی میدیا و میدیاکارەکان ئەچن بۆ نمونە بابەتێک لەسەر ژیانی کێوی بڵاوەکەنەوە، بۆ نمونە پڵنگێکە، گورگێکە یان هەرگیاندارێکە کە گۆشتخۆرە وەکو دڕندەیەک، وەکو مەترسیەک، وەکو ینی ئەم جۆرە شتانە لێ ئەڕوان یان شتەکە وا لێ ئەکەن کە بۆ نمونە تەنانەت چکە کۆمەڵگا هۆشیاری نییە ڕەنگە وا بینەروبی سەر تێبگەێنە کە تۆ ئەچیتە ئەم شاخە ئەیتر پڵنگ ئەو خوا بۆ نمونە گورگ ئەو خواتیان بۆ نمونە بە شێوازێک لە شێوازەکان کە کاتێک بە تایبەتی کۆمەڵە گیانداری ترکە ئیشی لەسەرکات ئەبێت بە مەترسی لەسەر ژیانی ئەو گیاندارانە. بۆ نمونە بزنە کێویەکان بە شێوازێک زۆر جاربینیمانە پیشانیان داوە لە چکە تۆ هەموو پیشەیەک هەر ینی تۆ لە ژیان تا هەر پیشەیەک بگریت ئەم پیشە ڕەوشتی پیشەیی خۆی هەیە. تەنانەت خودی من کە ئیش لەسەر ژینگە و ژیانی کێوی ئەەکەم ئەگەر بەرپرسانە پیشەیانە مامەڵە نەکەم خودی منیش ئەبمە گرفت بۆ ژینگە و ژیانی کێوی. بۆیە
زۆر جار بینیمانە لە کاتێکا کە بۆ نمونەیسا ئێمە کە ڕوو لە چیاکانەکەین هیچ کاتێک نەمان هێشتووە کە ڤیددیۆیەکمان بۆ نمونە کارێکمان بە شێوازێک لە شێوازەکان ببێتە گرفت بۆ ژینگە و ژیانی کێوی بۆیە ئەبێ میدیاکاریش وا مامەڵە بکات و دەست بۆ هەر بابەتێکی ژینگە و ژیانی کێوی ئەکا ئەبات ئامانجی ئەوە نەبێت کە بۆ نمونە شوێن بینەر بکەوێت ینی ئامانجی ئەوە بێ بینەر شوێنی ئەو بکەوێت ئامانجی ئەوە بێ کە خزمەتێک بکات ئامانجی ئەوە نەبێت کە پێشبڕکێ بکات لەگەڵ بۆ نمونە میدیاکەی بەرامبەری پێشبڕکێ بکات لەگەڵ ڕۆژنامە نووسەکەی بەرامبەری بۆی خێراتر لەو هاواڵەکە بڵاو بکاتەوە با خێراتر نەبێ با بۆسی لەسەری با بنکۆڵبی با بپرسی لەسەری کە نەپرسی لەسەری زۆر جار ئەو خاتە هەڵەوە کە خستیتی هەڵەوە کەواتە تۆ خزمەتێک و نەکردووە ئامانجەکەی خۆ ناپێکی بۆیە پێویستە ینی میدیا و میدیاکار بەم شێوازە هەنگاو بنێت و ئیش بکات بۆی کە ئەو کارەی کات ببێتە خزمەتێک و ببێتە بەشێک لە پاراستنی ژینگە و ژیانی بێگومان بوونی چوارچەوەی ئاژەڵێکیەوە کە باست کرد یان تا چەند میدیا ڕۆڵی بینێت لەوەی کە هەوڵدات بەجۆ لە جۆرەکان وشیاری بڵاو کاتەوە بیپارێزێت چۆن بەوەی کە بوون ئاژەڵێکی دەگمەن هەیە پڵنگێکە شتێکە ینی باز بکرێت بڵێن کە ئەماگەر بمێنێ سیستەمی ژینگە تێک ناجێ سیستەمی ژینگە و ژیانی کێوی پەری پێ ئەدرێ ینی بیرکردنەوەی جاران ئەوە بوو بۆ نۆ پڵنگێگە وە بە خێرایی بۆ گوژرای چکە زیانێ بێ خەڵک لەوانێ بخوا لەوانێ نازام چی بکە لەو شاخ و لەو کوانیانیەوە جاو کەسەشی کوش بە پاڵەوان سێرەگران کاک بێدوانیە ئەمە تا چەند گرنگە کە میدیا لە مەشا ڕۆڵێکی گەورەی هەبێ میدیا لە بینیمانە کە ڕۆڵی باشی بینیوە با ئەمە بۆ نمونەوانەکەین کە بۆ نمونە ڕۆژنامە نووس و میدیاکار و میدیاکان وا لێ بکەین کە بڵێن ینی زەربی سفریان بکەین بەڵام بە تایبەتی دەستبردن بۆ کۆمەڵێک بابەت وەکو پێشتری شوتم بە پێ پرسکردن یان خاتە هەڵەوە بۆ نمونە تۆ بابەتێک لەسەر پڵنگ تۆ بڵاویەکەیتەوە ئەگەر وا بڵاوی بکەیتەوە ئەم پڵنگە مەترسیە یان بۆ نمونە وەکو هەواڵێک کە شۆکێنەر کە پڵنگێک لە چیایەکا دەرکەوتووە و وا بکەی لە بینەر هەمووی لەو چیایە بترسێ و لەو شوێنە بترسێت و لەو ناوچەیە بترسێت وا پیشانی بدەیم ناوچەیە ئیتر جێی مەترسیە ئەمە لە ڕاستیە ئەبێتە گرفت بۆ پڵنگەکە بۆ ژینگەکە بۆ گیاندارە کێویەکە بۆیە ینی پێویستە میدیاکار وەکو پێشتریش ئاماژەم پێکرد کاتێک بابەتێک لەسەر بە تایبەتی ڕاستە ڕەنگە هۆشیاری ژینگەیەکە تۆزێک بەربڵاوتر بێت و مرۆڤ زیاتر دەستی پێ بگات بەڵام بە تایبەتی هۆشیاری لەسەر ژیانی کێوی زۆر کەمە ینی ئەمە ئەتوانم بڵێم بە شێوەیەکی گشتی لە هەموو لایەنەکانەوە کۆڵەوارین لەسەر ژیانی کێوی بۆیە من لێرەوە ئێڵم هەر میدیاکارێک دەست ئەبات بۆ ژیانی کێوی هەر بابەتێک لەسەر ژیانی کێوی پێشەوەی بڵاوی کاتەوە با پرسێک بکات بزانم ئەم بابەتە خزمەتێک ئەکات بزانم ئەم بابەتە گونجاوە بەو شێوازە بڕوات بزانم ئەم بابەتە ڕازگۆیی و ڕاستی تایە من زۆر بابەتم بینیوە لە میدیا و میدیاکارەکان ینی هەمووی تازایی هەمووی هەفتەیەک بۆ 10 ڕۆژ پێش ێسا بابەتێکم بینی لە میدیایەکەوە کە بابەتەکە لەسەر پڵنگ بوو ینی کەسێکیان هێناوە کەسەکە نە شارەزایە نە بۆ نمونە چالاکوانە نە ینی هیچ هینێکی نییە بە پەیوەستێکی نییە بە ژینگە و ژیانی کێویەوە بابەتێکیان کردووە لەسەر پڵنگێک بۆ نمونە لە چیاکەم کورسانە دەرکەوتووە هەر لە بابەتەکە کە سەیرێکەی ئەیبینیم بابەتە هیچ ئامانجدار نییە ینی هیچ ئامانجێکی تیانیان بابەتە و لەگەڵ ئەوەی شاپڵنگێکی هێناوە پڵنگەکە لە جۆری یۆس پڵنگی ئاسیایی لە خێزانی چیتا ینی هێنایەتی بە ناوی پڵنگی زاگرۆسیەوە کە لە کاتێکە ئەم پڵنگە بۆ نمونە ئەسڵەن لە چیایشان ناژی ئەم هاتۆ بە ناو چیایەکەوە بڵاویەکاتەوە بە ناو شاخێکەوە بڵاویەکاتەوە ئەسڵەن لە ژینگەی کورسانە ئێسا هەر نەماوە لە هەموو بۆ نمونە دنیا ژمارەیەکی کەمی کە ڕەنگە ئاوا زیاتریا کەمتر لە 50 دانەیەک بێ لە وڵاتی ئێرانە ماوە کەچی تۆیت بە ناوی ینی ڤیدۆکە سەر ڕای ئەوەی بردووتە بەبێ پرس بردووتە لە هەمان کاتا بە شێوازێکی هەڵە بە شێوەیەکی نائامانج ینی هیچ ئامانجێکی تیانە بڵاویەکەیتەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە ئەم میدیاکارە ئەم میدیا فلتەری نییە بە پێش هەمووی میدیاکە فلتەری نییە و میدیاکارەکەیش پرس ناکات و بابەتێک لە پێنا و بەدەسێنانی بینەر ینی خۆ تۆ توانی هەموو میدیاکارێک ینی ئەم بابەتانە ڕەنگە تۆ لەلایەن پیجێکی ئاساییشەوە تێ نەپەڕێت بەڵام تۆ میدیاکە خۆ ناوەنێ میدیایەکی گەورە نابێت تێپەڕە بەسەرتا لەبەرەوەی هەموو کاتێک بەدەسێنانی بینەر گرنگ نییە تۆ ئەبێت بینەر شوێن خۆ بخۆین نەک
شوێن بینەر بکەویت ئەگەر شوێن بینەر بکەویت بینەر ینی سەردەمەکە وای لێ هاتووە ڕێزمەیە بۆ وانی کە ڕوومان لە دەمیانێەوە میدیاکەیش سەردەمەکە بووەتە هیچ گێرایی و پوچگێرایی ئەگەر شوێن بینەر کەویت لە ڕاستیا بە زۆر هەڵەتەبات ینی پێویستەوە بکەیت کە وەکو میدیایەک و میدیاکارێک بینەر شوێن تۆ بکەوێت و ئەوەی تۆ ئەیڵیت و بڵاوەکەیتەوە خزمەتێک بکات نەک بێ ئامانج لە پێناو کۆمنتێک لایکێک ڤیوێکی زیاتر ئەمە زۆر جار گرفت دروستەکان لە ڕاست کاک بەهێز لە ئێستادا و لە وەرزی هاویندا ژنگی هەرێمی کوردستان پێویستی بە چ جۆرە پاراستنێک هەیە بە تایبەت لە وەرزی گەرمادا کە ماشەڵڵا ئەم ساڵیش گیا زۆر بۆ پوش و پەڵاشیش زۆرە لە ئێستادا بە میدیا چی بکە لەم وەرزش وەڵاهی لەم وەرزا بە شێوەیەکی گشتی میدیاکار و چالاکوان هەموو لایەنە پەیوەندیدارەکان پێویستە زۆر بە وەشارانە مامەڵەکەن بە تایبەتی وڵاتی ئێمە وڵاتێکی هاوینی وشکمان هەیە و گژوگیا وشکە و بۆ نمونە دارە و درەخت لە قۆناغی بۆ نمونە لاوازیایە لە بەرەوەی وەرزەکە وشکە و ئاوی پێویستی بەدەست نایەنێ بۆیە پێویستە زۆر وشار بین بە تایبەتی لە بابەتی ئاگر و ئاگرکەوتنەوە یعنی تۆ وەکو هاوڵاتیە کە ئەچیتە شوێنێک ینی دڵنیایی 100% نییە لەو شوێنە کە ئاگرێک بکەیتەوە لە دەست و دەرناچێ با نەیکەیتەوە بۆ نمونە تۆ ڕاگەیاندکارێکی یان میدیایەکی با بە شێوازێکی ئیش بکەیت کە وەشیاری بڵاو بکەیتەوە باس لە گرفتەکانی ئاگر بکەیت خەڵک لەوە تێبگەێنیت کە بۆ نمونە گرفتی ئاگر چنێک گەورەیە لە وڵاتی ئێمە با لایەنی پەیوەندیدار هیچ نەبێت لەم کاتانە بە تایبەتی بۆ چیا و کێ و دەشتەکان کە لە ڕاستیا ئێسا پوش و پاوان بە تایبەتی لە ساڵێکی وەکو ئەم ساڵەکە سوپاس بۆ خوازستانێکی پڕبارانمان هەبوو گژوگیا بەرزە پوش و پاوان بەرزە ئەگەر خوا نەخواسە لە دەست دەربچێت ینی گرفتی ژینگەی گەورە دروستەکان با لایەنی پەیوەندیدار بە تایبەتی ئاگرکردنەوە لەم کاتا قەدەغە بکات تەنانەت بۆ چای خواردنێک بۆ چای دروستکردنێک بۆ ینی هەموو وەکو هەر لە هاوڵاتیەتان میدیا و لایەنی پەیوەندیدار پێویستە ینی زۆر بۆ شارانەوە لەم بابەتە بڕوانن و خوانەخواسە و گرفتە ڕوونەدا بەڵێ کاک بێز ئێوە لە شارەزایی لە ئاژەڵی کێوی و پاراستنی ژینگەوانە بە جۆرەکان میدیاکارانەش ئیشەکەن لەوەی کە دیمەنەکان تۆمارەکەن پێشتر هەندێک دیمەن هەبوو لەسەر شاش لە کاتی گفتوگۆکەمانەڕۆ بە پێمە وەرجەنا بە تۆمارە کرد و کۆمەڵی ئاژەڵی کێوی زۆر جوان بوونیان هەبوو ئێوە لە سۆشیال میدیاکەتانەوە ئەمە بڵاوەکەنەوە بۆ بڵاویەکەنەوە وە سوودی چی بۆ کۆمەلگا چ هوشیارێکی یا بە کۆمەلگا کاتێککە ئاژەڵێکی دەگمەشتێکی جوانە بینێت و ئێوە قسەی لەسەرەکەنەوەی کە ئەمە پێویستە بە پارێزری ئەم ژیانی کێویانە بە دڵنیاییەوە کە تۆ ئیش لەسەر بابەتێکەکەیت ینی هەموو شتێک پێویستە تۆ ئێسا من ئەگەردا بنیشم تەنها قسە بکەم لەسەر بابەتێک ڕەنگە بینەر تااقەتی گوێگرتنی نەبێت یعنی کە قسەکەی لەسەر بابەتێک پێویستە بەڵگە و هەبێت پێویستە بۆ نمونە دیمەن و هەبێ لەگەڵ بابەتەکە بەڵام لەگەڵ ئەوەیشا ئێمە زۆر بەرپرسانە مامەڵەمان کردووە یعنی داتایەکی زۆری گیانداری کێویمان هەیە ینی بە شێوازێک نایخێنە ڕوو بە شێوازێک بەکاری نایەنین وەک ئەوەی کە ئێسا لە زۆر کەس و میدیاکاریش هەبین وەکو پێشبڕکەیەک وەکو بۆ نمونە خۆ دەرخستنێک وەکو بۆ نمونە خۆ عرضکردنێک نەخێر ئێمە لە هیچ شوێنەکە بابەتێکمان نەخستۆتە ڕوو کە ئامانجێکی لەگەڵان نەبێت کە بۆ نمونە مەبەستێکی لەگەڵان نەبێت لەگەڵەوە مەبەستەکە پاراستن و خزمەت بێ بە ژینگە و ژیانی کێوی بەڵێ بە دڵنیاییەوە هەنێک کات تۆ پێویست و بە بەڵگەی وێنە و ڤیدۆیە بۆ ئەوەی بابەتێکی ژینگەی لە بینەر و بیسەری خۆ تێبگەێنیت بۆیە زۆر جار لەو چوارچەوە بەڵێ ئێمە بەکارمان هێناوە و لە ڕاستیشا سروشت و ژینگەی کوردستان ئێمە داوای پاراستن و خزمەتکردنی ئەەکەین بۆ ئەوەیە کە هەمومان چێژ لە جوانەکەی ببینین بۆ ئەوەیە هەمومان سوود لە جوانەکەی ببینین بەوەی کە ژینگەیەکی پاک و تەندروستمانە بێت بەوەی کە دیمەنەکە ینی هەر ئەم سروشتە و ئەم کەونە بەشێک لە خزمەتەکەی ئەوەیە کە تۆ لایەنی دەرونی تۆ پێی مرتاح و جێگیر بێ و پێی ئارام بێت ئەو لایەنە دەرونیش ئەوەیە کە تۆ جوانیەکانی ببینی ئەوەیە کە تۆ جوانیەکانی بگەێنیت بۆیە ئەمەش لەو چوارچەوە هەم جوانیمان گەیاندووە هەم پرسەکەمان گەیاندووە هەموڵشمانداوە کە هەر بابەتێک کە بڵاوەکەینەوە لەگەڵەوە کە ئامانجێک و خزمەتێکی لەگەڵان کاک بەهێستا چۆنێک لایەنی پەیوەندیدار توانیوێتی ڕۆڵی خۆی لەم بابەتەدا بە شێوازێکی باش بگێڕێت و هەروە هاوکاری لایەنە میدیایەکانیش بێ بۆ ئەوەی کە هۆشیاری بڵاو بکاتەوە لایەنی پەیوەندیدار ینی ڕەنگە ئەمە ینی ئەمە هەوڵیشمانداوە لەو چوارچەوە بەڵام
زۆر جار بۆ نمونە هەوڵەکان سەر ناگرێت لەبەرەوەی ئەو بەدەمەوە هاتنە نییە لە ڕاستە هۆشیاری ژینگەی لەلایەن لایەنی پەیوەندیداریشەوە کەمە. یعنی من ئەیبینم ساڵانە کە ئەم شتە زۆر جار ئێمە ئاماژەیشمان پێ کردووە، یعنی لە وەرزی سەرما ئەچن بۆ نمونە خۆراک ڕۆکەن بۆ گیاندارەکێوەکان، ینی هاوڵاتێکی ئاسایی ئەگەر ئەمە بکات تا ڕادەیەک بڵێن هۆشیارەکەی نیە، بەڵام کە تۆ لایەنێکی پەیوەندیداری ڕاستە و خۆ پەیوەندی بۆ بابەتەوە هەیە ئەمە گرفتە تۆ بۆ نمونە هێشتا ئەو هۆشیارە و نەبێ. یعنی ئەمە بینیمانە لایەنی پەیوەندیدار بزنەکێوی لە دەستی ڕاوچی وەرگرتووە بۆ نمونە لە دەشتێکا بەڕەڵای کردو لە کاتێکا بزنەکێوی لە شاخە ئاژی بینیمانە لایەنی پەیوەندیدار بۆ نمونە تەنانەت ئەو گیاندارەی لە دەستی ڕاوچیەک وەری ئەگرێت بە شێوازێکی تەندروست نایخاتەوە ناو سروش. کەوێکی لە دەست ڕاوچیەک وەرگرتووە ئەم کەوە بۆ نمونە 2 ساڵ لە ناو قەفەسێکایە ئەسڵەن هەر باڵی تەزیوە تۆ ئەڕۆی کە بەڕڵایەکە ئیکێ بە ئاسمانە یا بۆ نمونە پێشەوەی بەڕڵایکەی نایبەی بۆ فەحس ئایا ئەمە ڤایرۆسێکی پێنیە بەکتریاکی پێنیە کە بیکاتە ناوکەوەکانی تر یان ئەو ژینگەی تۆ تیا بڵ بەڕڵای ئەەکەی ژینگەی خۆی نییە. یعنی ئەمانە لایەنی پەیوەندیدار هەمووی ئەمانەیەکە بینیمانە ینی بە بەڵگەوە ئێڵێنەمەوە نییە کە بڵین بۆ نمونە، بەڵام ناکرێت لایەنی پەیوەندیدار ئەمانەی بەسەرات تێپەڕێت. یعنی پێویستە لە هەنێک کاتە ئەوانیش پرس بکەن، ئەوانیش پرس بکەن بە کەسانی شارەزا کەسانی پسپۆر لەم بوارە بۆی یعنی ئامانجی ئەوان خزمەتە، بەڵام بەم شوازە خزمەتەکە شوێنی خۆی ناگرێت. بۆیە ئەگەر ئامانجەکە و خزمەتە زۆر ئاساییە با پرس بکەیت، هەم زانیاریەک بەدەسێنی هەم ئەو ئامانجەیش کە ئەتەوێ بە تەواتی بە 100% ئەی پێکی زۆ بە کورتی کەمتر لە خولەکە هیچ شتێک ماوە باسی بکەینیان تێ ئاماژەی پێ بکەی کاک بێزیان. وەڵاهی ئەوەی کە ئاماژەی پێەکەین و ئەمانوێت لە کۆتایی بەرنامەکە بڵێ نیوام وایە هەموو کەسی و لایەنێک هەر لە کاوڵاتێکی ئاسایی هەتا لایەنی پەیوەندیدار و میدیا و میدیاکارەکانیش با بەرپرسانە مامەڵە بکەن، هیچ عیب نییە با پرس بکەن، زانیارێک بەدەسێنی لە پرسکردنا و بابەتەکەش و بە جوانی ئەڕوات و نابێتە گرفت و خزمەتێکیش ئەگەیەنیت. بۆیە تا ئێستا هەر شتێک ڕۆشتووە لەمە بەدوا بەو شوازە نەڕات و ئامانجان خزمەت بێت و خزمەتەکەی خۆشیان بگەین. زۆر بەخێوێریت بەڕێز کاک بێ سپار و شارەزای ژینگە و ئاژەڵێکی بەخێوی ئازادی کێشە.